جوانی سروشت و خۆشی ناوچەکە دڵ دەکاتەوە. لێرە بەردەوام دڵەکان تەڕن، لێوەکان بزیان لەسرە، چاوەکان نیگا بۆ جوانی دەکەن. خەڵکێکی زۆر لێرە بە ژن و پیاوەوە بازنگی ئاڵتونیان لەدەستدایە. کابانەکانی ماڵ لەگەڵ ماندووبوونەکان جوانیان داوەتە ناوچەکە. پیاوەکان هەمیشە بۆ بەردەوامیدان و جوانترکردنی ژیان پێکەوەن. ئێرە مەملەکەتی ژیان و خۆشیە کە ئەمان دەبینیت هەموو بەیەکەوە هەموو نزیک شێوە پێکەوە دەژین، ژیان لات جوانتر دەبێت. ژیان بەو هەموو جوانیەوە لێرە زۆر جوانتر بووە. ئەگەر غەدری زەمانە بێڵێت ئەوە پێناچێت ئەم ناوچەیە بەتاڵ بێت لە بەختەوەری. لێرە هەموو خۆشیەکانی ژیان کۆ دەکەنەوە. لێرە وەکو ساڵانی ڕابردوو گوند ئاوەدانە و پێ ئەچێت دوعاکەی شاعیر لێرە قبول بوو بێت کە ئەڵێ خوایە وەتەن ئاواکەی. برو برايو برو فيك سڵاو بینەران، دێبەدێ چوونەتە مەملەکەتی پشدەر. بەنیازین بچینە باوزێ، بەڵام لە دەواازەی باوزێ لاماندا لای کۆمەڵە پیاو. لێرە سەرقاڵی خۆکۆکردنەوەن بۆ زستان، خەریکی سواغدان و نایلۆن بەسەردانی خانوودان. چاکمان خوارد لەگەڵ چەند گوێزێکی باوزێ و ئەم مەملەکەتە جوانە، ئەم سروشتە جوانەی ئەم مەملەکەتەش پیشانەوە دەدەین. هیوادارین لە باوزێ کۆمەڵە زانیاریمان دەستکەوێت لەسەر مێژوو لەسەر خۆشی ئەم ناوچێت، چکە باوزێ کۆتاگوندی مەملەکەتی پشدەرە کە هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان، ئەو سنوورە دەستکردەی کە دروستکراوە. بینەرمان بن، ئێمە چاکەمان لێرە خوارد، دەچین بۆ باوزێ. گوندی باوزێ لە دەڤەری پشدەرە و سەر بە ناحەی ئیسەوەی قەزای قەڵاتزێ، نزیکەی 200 کیلۆمەتر باکووری پارێزگای سلێمانیە، 180 کیلۆمەتر ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێرە، 36 کیلۆمەتر باشووری ڕۆژهەڵاتی قەڵاتزێ و تەنها 7 کیلۆمەتر لە سنوورە دەستکردەکەی نێوان کوردستانی ڕۆژهەڵات و باشوورەوە دوورە. 70 کیلۆمەتر شاریبانەی ڕۆژهەڵاتی کوردستان خۆر هەڵاتێتی. گوندی باوزێ چیاکانی گۆماوان، چیای کەوش و چیای بێناز و دەوریان داوە، هەروەها کوێستانەکانی ئەشکەنی و شیلانە و بەردەڕەش و چۆرچە و قۆرخان شوێنی کشتتوکاڵە و هاوینە هەواری دانیشتوانی باوزەیە.
هەرچەندە هیچ سەرچاوەیەکی نووسرا و ئاماژە بە مێژووی ئەم گوندە ناکات، بەڵکو ئەوەی هەتا ئێستا زانراوە گێڕانەوەیەکی کورتی دەماودەمیە، بەڵام بوونی چەند تەپۆڵکە و شوێنەوارێکی مێژووی سەلمێنەری ئەوەن کە مێژووی ژیان لەم گوندەدا دەگەڕێتەوە بۆ سەدەکانی بەرلەزاین، چونکە ناو پاژماوە دۆزراوەکانی شوێنێکی نزیک لە گوندەکە بە ناوی کوڵەخانەیە بەڵگەی ئەو ڕاستیە کە سەردەمانێک ئەو شوێنە شارێکی گرنگ و ئاوادان بووە. لەو کاتەدا کە گریمانە دەکرێت مێژوەکەی بگەڕێتەوە بۆ سەدەکانی پێشداین، ئەو شوێنە قەڵاو بارەگای خانی ناوچەکە بووە، هەر بۆیە لە ئێسادا بە شوێنەکە دەگوترێت کوڵەخانێ بە واتای کۆڵانی خان کە بەپێی تێپەڕبوونی ڕۆژگار گۆڕانکاری بەسەر ناوەکەدا هاتووە. بەڵگەی پشڕاستکردنەوەی بۆچوونەکانیش بوونی شوێنێکی ترە بە ناوی کۆڵنەدەرێ بە دووری کەمتر لە کیلۆمەترێک لە خواری شوێنی یەکەم، هەر بۆیە هیچ گومانی تێدانە کە لەو سەردەمەدا لە کوڵەخانەوە هەتا کۆڵنەدەرێ گەڕەکە شارێکی ئاوادان بووە. کۆڵنەدەرەی ئێستا کۆڵانی دەرێ یان کۆڵانی چوونە دەرەوەی خەڵکی ئەو کاتەی شارەکە بووە. هەر تایبەت بەو باسە لە باکووری گوندی باوزێ شوێنێکی تر هەیە بە ناوی زینۆخان، بەپێی بۆچوونەکان مێژووی فەرمانڕەوایی ئەو پاشایە دەگەڕێتەوە بۆ سەردەمی هاتنی سوپای ئیسلام. لەو کاتەدا ئەو شوێنەش قەڵایەکی گەورە و گرنگی خانی ناوچەکە بووە. هەمان کاتیش لە گردەکەی بەرامبەر زینۆخانیش قەڵایەکی تر هەبوو کە پیاوێک بە ناوی شۆخاڵ فەرمانڕەوایی تێداکردەوە بە پێی گەڕانەوەکان. ئەو پیاوە غەزووری خانی زینوخان بۆ و لەو کاتەدا بە شوێنەکە گوتراوە گرت شۆخاڵ، بەڵام لە کاتی هێرشەکەی سوپای ئیسلامدا شۆخاڵخان کوژراوە و قەڵاکەشی داگیر کراوە و لە ئێستاشدا شوێنەکە بۆ بە گوند و بە گردە شێخاڵ ناو دەبرێت. من دەچمە لای حاجی مامەستا مەلا ڕەسوولی باوزێ کە ئێستا تەمەنی لە هەڵکشاندایە و کەمێکیش ناساغە، بەڵام دەمەوێت هەر چۆنێک بێت گفتوگۆی لەگەڵ بکەم، کەمێک زانیاری لێ وەرگرم لەسەر باوزێ. پێش ئەوەی بچمە خزمەتی و گفتوگۆی لەگەڵ بکەم با باسێکی ژیانی ئەم پیاوە ناودارەی باوزێ بکەم. ناوی تەواوی ڕەسوول حەمەد سلێمانە، کەسایەتی و زانای ئاینی و پیاوماقوڵ و ڕیسپی گوندی باوزەیە. لە ساڵی 1928 لە گوندی باوزێ لەدایک بووە. دەستی کردو بە خوێندن، بۆ مەبەستی خوێندن ڕووی لە چەند شار و شوێنێکی کوردستان کردو و بە سوودوەرگرتن و فێربوونی زانیاری و شارەزابوون لە بوارەکەی خۆیدا. سەردانی چەندین زانای ئاینی و کەسانی شارەزا و بەناوبانگی کردو و توانیوێتی ساڵی 1955 مۆڵەتی ئیمام و خەتیبی بەدەستبێنێ و بۆتە ئیمام و وتاربێژی مزگەوت لە گوندی باوزێ و لە زۆر شوێنی تر ئیمامەتی و پێشنوێژی کردووە. کەزانی ومە باوزە لە پێشدا لەوێ نەبووە لە زینۆخانێ بوو، وەکو کە عەزم کردی لە زینۆخانێ بووە لە دوایەدا هێناویانەتە بۆ شوێنێکی شیرێ لە پشت باوزێ و قۆنگرەی پێ دەڵێن خانەکە ماڵی لەوێ بووە، لە قۆنگرەکەی بووە، قۆنگرەکە خانوێک بووە، جادەچوون بەریان لێ دەردەینان هەموو چین بە چین بوو، قەڵات بووە، قەڵاتی خانەکەی بووە. باوزە ئەنجا هێناویانەتە ئەوجێ کە ئێستای لێیە، هێناویانەتەوێت لە پێشدا 12 ماڵ بووە، لە دواییدا ئاجاوردەوە دە زیادی کرد بۆ 32 ماڵ، لە دواییدا لە پاش 32 ماڵی بۆتە 40 ماڵ، لە دواییدا بۆتە 70 ماڵ. ببینم دێ پایزان عادەتێکمان هەبوو، هەموو ماڵان حیوانێکیان سەردەبڕی بۆ خێرێ، هەموو ماڵان دەیان کردە خێر،
دایانهێنا هەمویان کارلوولەکەیان لەسەر بانێکی دادەنان و چەپەریان دادەنان هەمویان بەش دەکرد گۆشتەکە خێرە بوو ئەکرا هەر دەڕای خوار ڕادەکرد خێرەکە خەڵکەکەی لە دەی مەش نەبێت هیچ جێکی ئەو عادەتە نەبووە جا خێرەکەیان قوربان دەکرد و ئەردی بەجناوت دەکەم باگیان ڕادەهێشدا ئەنگوت فەرمو وەرن بەشە خێرێ بەرنەوە هەر کەس دەچوو بەشە خێرێ خۆی وەردەگرت و داهاتەوە خاڵم لە نورەدینی سیپارێکی بۆ هێنام ئەمیش دەسم بە خوێندنێ کرد سیپارەم تەواو کرد جزوو عەمەم تەواو کرد قورئان چییە؟ سیپارە ئەرە بێ و تێ و ئەوانن ئەلفوبێ بەڵێ شتێکم بۆ بڵێ بزانم لەبەرتە بەڵێ جا قوربان لە دواییدا شتێکم لەوە بۆ بڵێ لەو سیپارێکە خۆتەڵێ زام لەبەرت ماوە ئەرە بێ تێ سێ جیم هەیە خێ دار زار غێر زێر سین شین صاد الله تيغ زي عين غين في قاف كاف لام ميم نون واو هي عملت فلايه او وسيباريه جا قربان لدواي دا قران مخويند دو بياوي ليبون لباوزي مال محمد بو فقيه عليمو لكن فقيه عليم ولا محمد انا القران تو كل دواي دا اوجا زماني فارسي مخويند لبنجاو سم اجازه كورتوا چی دە بازێ لە بازێ خەڵکت فێری خوێندەواری کردیان زۆر قوربان ئەرێ وەڵڵا گەمەن هاتووم و باوزەی خەڵکەکە زۆر نەزان من عەتا فاتیحەشیان نەدەزانی هەموو فێری فاتیحەم کردن هەموو وەکو خوێندەوارانیان لێ بەسەرا ئێستا کێ ئەوانەی کە قەدیمەکان ئەڕۆلیان بپەرسا ئەنعانەکەینێ هەڕۆ زۆر شتی شەریعیان لەبەرە کە لە میڕا فێر بوون کەم جار خوێندن لە گوندی باوزێ کە باز دەکەن لە ساڵی 1960 بۆ 68 لە خانوویەکی قوڕا بوون بە ناوی خانووی قادی مام ڕەسوڵەوە و یەکەم مامەساژ کە هاتووە هەم بەڕێوەبەریش بووە مامۆستا مستەفا بووە بەڵام بەرە کە زانیاری بەرەو پێش و گۆڕانکاری بەسەردا هاتووە دوای گواسویان تۆ بۆ و خانووە کە خانووی حومەری خاڵەمینەی پێدەڵێن یا خانووی کاگمارفی لەوێ چوونە ناو خوێندنگەکەوە وەڵی لە دەوری لەوانەیە بۆ 35-40 تەلەبەمان هەبووە لەو کاتەدا زیاتریش یەکەم خوێندکاری کچەکان لێرە چەند تا چەند کچ خوێندوێت سەرەتا ڕێژەی خوێندکاری کچ کەم بووە تەنها چەند خوێندکارێک بوو کە دوو خوێندکار بوو کە دوو خوێندکار بووە کە خوێندویانە لەنا ڕێژەی خوێندکاری کچ زۆر کەم بووە ڕێژەی کوڕەکان زۆر زیاتر بووە ڕسیپیەکان پیان دەگوتین داگوت هەرۆنداران کۆکەن دار و چیلکەن کۆ دەکردنەوە لە کۆڵانی مزگەوتی ناوە تێبەردا نەگوتەوە بێڵندانە یعنی بێڵمان دانا لە بەفر نەما ئەو جارەوە ماڵان دەکەوتین هەنجیر و گوێز و مێوژوو ئەو شتانەیان دەداینێ لە تکە و دانۆ و ئەو شتانیان دەداینێ دەنێنانەوە بۆ ماڵێ ئەو جار شەوێن دەیان هێنا هەموو جەعێڵ و مەعێڵەکان کابراایەکیان دەینا ڕوشێکیان لێ دەنا و دەسحێ گزگلیان بۆ دەکردن دەسحێب و داوانکردە قازی و مەدیرێک کەسپیان لەسەر دەنا و دابرد بۆ ماڵان و لە ماڵاندا دەنیشت و داوت ئەوە قازیە داکردە قازی ئەو دەستورەشمان هەبوو ئەمە چی و تەمسیلی و چی وەتان ئەرێ وڵات تەمسیلی قازیەکە حکمی چیەدا وڵات جا قوربان ئەوان دەکرد یعنی ژنی لە کەس مارا کرد بەڵێ ژنی لە کەس مارا کرد قازی ناوەڵا ژنی مارە نەدەکرد خۆ خوێندەوار بوو وان لێ دەکردان کردە قازی ئەوجا قولیشیان دروست دەکرد کابراایان کە دەینا سەر و چاویان بە تەنوێ مەنجەڵی ڕەش دەکردن ئەویش قول بوو پێیان دەگوت قول و قازی قول و قازی ئەرێ وەڵڵا ئەم هەر لە باوزی هەر لە باوزێ ئەوە هەبوو ئەو عادەتە بەڵێ شەوانی زستانتان بەما بردەسەر شەوان بەڵێ شەوانە دەچوونە ماڵان و دادەنیشن و گوێزیان دەدانێ و مێوژیان دەدانێ و قسەی زلە زلەیان دەکرد و چان بۆ لێ دەنان و دائان خواردە و
تامل لەزەتی زۆر خۆشە گوندی باوزێ ئەگەرچی زۆر لە کۆندا ئاوادان کراوەتەوە سەرەتا چەند ماڵێکی کەم بۆ بەڵام لە ساڵی 1916دا لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە سوتا و لە ساڵی 1970دا کە زیاتر لە 380 ماڵ بووە ڕاگوازراون بە زۆرە ملێ و گوندەکەیان چۆڵ کردووە لە ساڵی 1991ەوە دەستکراوەتەوە بە ئاوادانکردنەوەی و زیاتر لە 250 ماڵ گەڕاونەتەوە بەڵام لە دوای ساڵەکانی 2000ەوە خەڵکەکەی بەناچاری لەبەر چەند هۆکارێک یەکێک لەوانە نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ گەڕاونەتەوە ناو شارەکان و گوندەکەش چۆڵ بووە لە ئێستاشدا نزیکەی 40 ماڵێکی تێدایە. ساڵی 1968 بۆ یەکەم جار خوێندنگای تێدا کراوە و ئێستاش تا پۆلی نۆی بنەڕەتی تێدایە. بۆ ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری خەڵکی باوزێ خەڵکێکی ڕۆشنبیرە و خەڵکێکە حەز بە خوێندن و خوێندەواری دەکات لەبەر ئەوەی لە زوربەی بەشەکان هەر لە ئەم لە دکتۆر هەم لە مهندیس هەم لە مهندسی کارەبا لە هەموو بارەکاندا تەواویان کردو و ئێستا دامەزراون و هەمانن لە مامۆستا لە کۆمەڵێ ئەو کەسانی کە تۆ بە کەسی پسپۆر و خاوەن شەهادەیان دەزانی هەمانن. بەڕاستی خەڵکی شۆڕژگێر و قارەمانی زۆر بووە بەو شێوەیە ناکە خوانەکردە ئەفزەلیەتی باوزێ بەسەر گوندەکانی کەدا بدەین یا بەسەر شار و شارۆچکەکاندا بدەین. خەڵکێکی قارەمان و لێهاتووی باشمان هەبووە ئەوەش بەڵگە و نیشانەی بۆ خۆیەتی کە خاوەنی زیاتر لە 100 شەهیدی سەنگەرە سەرەڕای ئەو شەهیدانەی کە لەو دوایی بوونە قوربانی لە دژی داعش ئەوانش بەڕاستی بەڵگەی شۆڕژگێڕین بەڵگەی قارەمانین هەموو بەڵگەی ئەوەن کە خەڵکێکی شۆڕژگێر و قارەمان بوون. خدا نکردنیا خدا نکردنیا بویان دبومو هر بوان سیب دشمنان دبومو هر بوان سیب دشمنان دبومو وایە مام قادر لەو دیماوەتەوە سنوورە لەگەڵ ئێمە ئێستا ئەو دێ پێی دەڵێن قالەڕەشە پێی دەڵێن ناوی مام قادر بووە قالەڕەش ئێستا ئەو قەلەڕەشە بە نێوی ئەو مام قادرەوە گوا براکەی دیشی هاتۆ بۆ ئێرە چکاو کاتە سنوور نەبووە لە کوردستاندا ئەوی شاتوە ئێرەی ئاودان کردوێتەوە ناوی مام بایز بووە جا وردە بۆ لەسەر دەم ئاسان بووە و ئێستا پێ دەڵێن باوزێ حکوومەتی بەعاتمیوتنیش کردوین باری کردوین بۆ تۆ سووران فەرقێ پاشاکی و گاوانیش و پیرۆژنیشێ نەبووە نەوتێ ساڵانە پارەی ساڵانە بۆچمان هیچ نییە دەی خۆوەڵڵاهی وەبیللاهی هیچ لە خوای نەبێ لە کەس مەمنون نیم بۆ خۆم ماڵی دنیا هەیە و معاشخۆریش نیم ئیسلامی گوێت لێیە بۆ نەوت هەیە بۆ تورکای بۆ ئەندەران بۆ بەمە بە پارەشن نادەنێ بە پارەی خۆن گوێت لێ بەرمیلین بە هەزاری دەدەنێ لە بۆ لە قڵاتی هەیە بۆمە نییە نەوتیشتان نییە کوڕن دەڵێن بە پارەشن نادەنێ هەر نەوتێ ساڵانە هەر حکوومەتی بەعسنیا ئەگەر نەوتەکەی دەفرۆتە وێستا زەبەردەستی خوندا بۆ نەبووە بۆ کوردانی باوزێ شەیدێکی زۆرتان هەیە وەڵڵاهی بۆ خۆم برام کوڕم ئامۆزام ئەو هەموو ئەوە باوزی ئالێرەکانە منداڵی پێشی کراونەوە لە حینی قەڵاوێگە حکوومەتی بەحسی لێ بووە بە ئامۆزام ئێستا بازێت چوە چییە باوزێ ئەلمە هەموو شەیدە هەموو شەیدە یەکمانیە بڵێ شەیدەم نیە بەس هەر بازێشی کۆن و تەواو هارێ وەڵڵا بازێکی کۆن و تەواو
نازلەکە بەزیاتر ناڕاستەوە ئەوەنجا ڕۆمەکە کاکە بەش ناکە هۆکاری چۆربوونی گوندەکەمان ئەگەڕێنمەوە بۆ نەبوونی خزمەت سەرڕایەوە کە هەموو شەهیدە و خزمەتێکی زۆری شۆڕشەکانی حتا شۆرشی ئەیلول و شۆرشی نوێ کردووە کە ئێستاش قوربانێکی زۆری هەیە حتا لە شەیدەکانی تازە نزیکەی 8 شەهیدی دژی داعشمان هەیە کە بوونەتە قوربانی ئێستاش ئەوە گوندەکەمان بەداخەوە وەکو پێویست ئاوڕی وێنادرێتەوە وەکو پێست ئاوڕێ وێنادرێتەوە خزمەتی بۆ ناکرێت ئەوە کە بە چاوی خۆتان ئەیبێنن گوندەکان زۆر وێران بۆ ئەم گوندە جوانە بەداخەوە و خەریکە بەرەو سیمایەکی ناشرین ئەبێت ئەمەش بەهۆی ئەنجامیەوەی کە خزمەت نەکراوەت ئەبوو ئێستا باوزێ دەبوو نمونەی گوندەکانی کوردستان بات دەبوو نمونەی گوندەکانی کوردستان با لە بەرەوەی قوربانێکی زۆر خەباتێکی زۆری هەبووە گوندی باوزێ دوو تایبەتمەندی جوانی هەیە یەکەمیان ئەوەیە کە خەڵکەکان میواندارن یعنی بەلوتفن بە خوڵقن کە ئەمەش لە دەڤەری پێشدەر زۆر دەنگی داوەتەوە خەڵکێکی بەوە ناساوە خەڵکی گوندی باوزێ کە زیاتر بەنمەکن بە خوڵقن دومیشان ئەوەیە کە زیاتر ئەو ئیش و کارانێک کە دەکرێت زیاتر بە هەرەوەزی یارمەتی یەکتر ئەدەن لە هەرەوەزی لە خانوکردن لە دروێنەدا لە زۆر بۆنەدا یارمەتی یەکدیەدەن ئەوانش دەستخۆشی لێ دەکرێت دەستخۆش دەستخۆش ئاگرەکە خۆشەکەوانە بەڵێ با من تۆ گفتوگوێ بکەین فەرمە ئەمە چییە؟ ئەوە کەشکن ئەمە چێ دروستی کردووە؟ ئەوە دایکم دروستیکردن ئێوە ئەڵم بە تایبەتی تۆ بەڵێ کۆمەڵشتی خۆشەکەی بەڵێ بەڵێ ئەمە مرەبایەکە بەڵێ ئەم مرەبای چییە؟ مرەبای کولەکەیە مرەبای کولەکانە بەڵێ ئەم کولەکانە هیچ کوێمە ئەو کولەکەی کوێستانە هی خۆتان؟ بەڵێ ئەمە چەند ئەنی کولەکەی گەورەتریژەیە؟ بەڵێ چەند کیلۆ دەرەچ لەما؟ وەڵای ئەوە وەزنە نەکرێ بەس زۆر گەورەن زۆر گەورە بەڵێ ئەمە ئەی فرۆشن یا هەر بۆ ئینی خۆتان بکە وەڵای تاستا نەنفرۆشتن بەس ئەو بۆ خزم و برادەر و مرەبای کولەکە کوانی ئەکرێ مرەبای کولەکە؟ بەڵێ ئەوە دەنکی دانێکم بیت بزان بە کەوچەکە ئازانەوە تامی خۆشە؟ تامی خۆشە بەڵێ ینی ئەمە جگە لە مرەبای هەنجیر و هەرمێ و ئەو شتانە؟ بەڵێ ئەوەی کولەکە ئەدەی چقێنین بە سێ قۆناغ دەیخۆین یەکەمیان دەکەینە مرەبا ئەو مرەبا دوو هەمیشان دەکەینە پەڵوە کولەکە سێ هەمیشان پەڵوە کولەکەی پێ دەڵێن ئێمە وردی دەکەین لەسەر ئاگریدا دەنین ئاوی چۆڕک تێر ئەحنی ئاو کەمێک تێرەکەین بۆی پێی جقێوانێک ببێ نەرم ببێتەوە دا بە کەوجی نەرمی دەکەینەوە ڕۆن و پیازبووی دەکەین نەپال دەکەن بەس شەکر شتێرەکەین شەکر بۆی تۆزێک شیرن بێ بەڵێ لەوەی دەیخۆین بەنان زۆر چاکە و زۆر سوودیشی لێوە دەگری دەڵێن بۆ سەر و مێشک و ئەوانە زۆر چاکە بە شلەش دەیخۆنەوە بە شلەش لەگەڵ دەیجنی قاشقاشی دەکەین لەگەڵ ماش لی دەنین بەڵێ سماقش تۆزەکە مسماقشی تێدەکەین ترش بەڵێ ئەم خواردانە تایبەت بێەوە خۆتان بۆ خۆتان دروست بەڵێ هی ئەوەیە دایمە مەسەن خەڵکی ئەم ناوچە جوان و دایمە نەخۆش بەڵێ وا باشە بەیانیان تەمەن ئەزای هەمومان لادێ مەسەرەن یا نان و ماستە یا کەشک و ڕۆن ئەم شتانە ئێوە زیاتر چییە خۆنانی بەیانیان بەیانیان وەڵا شیرێژ و ڕۆن ئەخۆین گوێز دەخۆین ماس دەخۆین بەڵێ لێرە چیویشی هەیە وەڵی میواجات هەمووی هەیە ترشی بڵێن گوێزی هەیە هەنجیری هەیە هەناری هەیە هەموو میواجاتەکەی هەیە بەس پرتەقاڵ و لیمو ئەوانەی لیە دەنا هەمووی هەیە هەموو جۆرەکەی هەیە دێکەشتان دێشی ماشەڵڵا نازدار و خۆش بەڵێ زۆر خۆشە دەیەکەمان بەس چەند ئاوا مەسەلەن دەستە خوشکی تۆ لێرە سەر قاڵیش و کارە وەڵاهی ئەلێرە زۆر هەموو زەربەی زۆری ئەلێرە ئیشی سەرکانی بڵین بۆ کانوشتی وارەچین و تا ئێستا کانی ماوە بەڵێ شانۆشتە بن بۆ سەرکانی بەڵێ دەبین لێ شیو دەکەین دەچنە کوزەڵە جیابرژیوە دەچنە بەهاران دەچینەکەن کاردوو ئەو یعنی ئێوە زۆربەی کات با بڵێن لە بەهارانە لەو کاتانەی کە کۆمەڵە جای سروشتی پێگا و کەڵی کنگر و نادان
زیاتر ئێوە سەرقاڵ لە شاخە بنەوە بەڵێ ڕۆژانە بەڵێ هەر خواردنی دەرەوە خۆن ئەرێ وەڵا هەر خواردنی دەرەوە دەخۆین ئەوەی کە بە خەیاڵی تۆ بێت لەوەتەی مەسەن بیرت کردێتەوە چیتان لە بازار هێناوە بە تایبەتی مەسەن لەو کاتانێکە لێرە بن لە بازار شتانە هەمووی دەستکردی خۆتانەوە کەمتر بۆ مریشک پەلەوە ڕشتی باش کەمتر بۆ خۆمان هەموو شتێک هەیە مریشکمان هەیە کەمتر بەسمەرە پرتەقاڵ و ئەو پرتەقاڵ دەنا هەنارن هەیە ترێن هەیە گوێز بەڵێ گوێز خۆمانە کەمتر شتی کەم دەکڕین ئیشارەکەی بۆ خۆمان هەموو شتێک هەیە ئەجلی کوردی دەزانم بدروم زۆربەی بڵێن ئیوانێکیش دەشتوانم لفکەی بچنم یان دەسماڵ بچنم بە قولاڵ هەر دەردی بۆ تۆ هەر دەردی بۆ تۆ دێتە خوارەوانە ئەیکیژم بەیان بەسەر باراوانە ئەیکیژم بەیان بەسەر باراوانە ئەوەی کە جیاوازتر بوو لەم بەرنامەی دێبەدێدا لەم باوزێدا ئەوە بوو هەموو پیاوان و ژنانی ئەم گوندی باوزەیە پێشوازیان لێمە کرد هەموو گرفتەکانی ئەوانیش ئەوەیە کە بازدەوە دەکەن بەداخەوە بۆ زیاتر لە 600 ماڵی باوزێ ئێستا کەمتر لە 50 ماڵی تێداماوە ئەوان دەڵێن ئەم گوندە خۆشەی ئێمە ئێستا کۆز دەکا بۆ شار بۆیە داواکاری گەنج و پیر و ژن و پیا و کچ و کوڕانی باوزێ ئەوەیە حکومەتی هەرێمی کوردستان فریای باوزێ بکەوێ و تا باوزێ چۆڵە بێت چی کوێستان و گەرمیانەکەن لای وەکو لای خۆتان بەڵێ چیەکەن لە کوێستان باسی قوربانە لە تەماتە دەکەین پەتاتە دەکەینش وردە باباتی شتی دیش ئەوە بڵێمە گوڵە بە ڕۆژە و کەلوپەر لە کوێستان لە کوێستان کوێستانی پشتی دێکاکە پشتی بازێکە سەرتەپ و شیلانان سەرتەپ و شیلانانی پێ دەڵێن ئەم ئاویە و شاخە هەمووی کانی و ئاوە خۆمانە خۆتان خۆمانە بەڵێ دوایی بە قۆناغ دێمەوە ئەو گوندەی خۆمان باوزە باوزەی شەیدان بە قۆناغ چۆنی دەیتوانیت بە قۆناغ لەوێ دێمەوە ئەو خانوەی تاکەی لێرا بن مانجێک بە پێی ئیشمان هەن لێرە ئیشمان هەن قوربان زەوی زاد بەنی بەکار دەدەین و دەیکەینە گەن و جو ئیش مەسەن لێرە ئێوە جگە لە زەرعات و تەماتۆش ئیشی حیوانداریش دەگەنەوە نەوەڵە هەر بۆ خۆمان سێ چوار مانگا ڕادەگرین تەواو بۆ ماندوو دەبنوەنیە بە خوارێ وەڵام من بە تایبەتی زۆر باش ئەم شوێنە ئێوە چی پێڵن خۆتان ناوێنن چی ئەمە کەسات سەر تەنوربانە ئەوە قوربان سەر تەندورە ئەوە تا تەندورەکەش تەندورەکە ئەوە دێ ئاورەوە قوربان ئەمە چێسا لەسەر ئەوە چێشتە چێشتە پڵاوە پڵاوە بەڵێ ئەوە ئێرە بەدار چێش لێنن بەخوا غازیشمان پێیە بەس ئەوە ئیشیر و ماست ئیشیرەکەمە ئیشیر و ماستی شیر و ماست لێرە ئاگرێکە بەڵێ بەدارەکە باشتر بەبستن چێژ لێنانتان زیاتر بۆ میوانشت بە ئاگری ئەگە زۆر بێ دەنا بە غازیش تەمەلانی میوانێکی خۆشەویستیش نەبێ بە داربووی لێنێن وانە بەخوای پێیان خۆشە بە دار بووان لێنین باشە ژنانی ئێرە باوزێ یاخۆ با بڵێم بەردەوام بە هەمووتان هەموو ساڵان لە کۆنیشتا هەر چونەتە کوێستان و هاتوونیا ئەمە لە دوای نەوەتەکان لە کێوە وەڵا لە پێشداش هەروە پێش نەوەتەکانیشدا بەڵێ لەوێش بڵین دەچوینە کوێستانان دەستانانیش دەهاتینەوە گوندی ئەوە تا گوندەکە دەوبەریە ژنانی باوزێ زۆربیان ڕەشپۆشن بۆ هەمووی شەیدن دا ئیشی شەیدیە وەڵا کاکە ئەمە شێت هەفتا ئەو ساڵ لەوانەیە خۆی لە نەوەتی دابێ شەیدماندا بە لە کاتی زوو ئێستا و هەمووی شەڕی داعشیش بەڵێ بازام لە شەڕی داعش زیاتر لە نزیکی 20 شەیدێکتان هەیە پترمان هەیە
ئێستا من بۆ خۆم شەیدمان هەیە دوو برام شەیدن کوڕم شەیدە تازە شەید بوون نەوەڵا دەمێکە لە مێژە کوڕەکەشت کوڕەکەشم خدا نکردنیا خدا نکردنیا بویان دبومو هر بوان سیب دشمنان دبومو هر بوان سیب دشمنان دبومو میوان دۆستی و میوانداری لە باوزەکان جوانە گفتار و خۆشگفتاری هەل لە باوزەکان جوانە ئەم بەرنامە زۆر جیاوازتر لە بەرنامەکانی دیکەمان لە باوزێ تۆمار کرد بەڕاستی باوزێ سروشتە جوانەکەی و گوندە خۆشەکەیان و ماڵە جوانەکانیان وامان لێ دەکا ئێمە بڵێین بەنامەدڵی باوزێ بەجێ بێڵین بەنابەدڵی کۆتایی بەم بەرنمەیە بێنین یاخوا باوزێ هەر ئاوەدان بێ و کوردستان ئاوەدان بێ و هیواداری شینجارێکی کە دیهاتینەوە لە جیاتی 40-50 ماڵێ سەدان ماڵ لە باوزێدا ببینین باوزیەکان ماڵتان ئاوەدان یاخوا ژیانتان هەر خۆش و خۆشگوزەران بێت ئێمەش لێرە وەکووتمان بەنابەدڵی دەڵێین ماڵ ئاوا بینەرانی بەڕێز تا بەرنامێکی دیکە خوای گەورە یار و یاوەرتان بێت و شاد و سەرفراز بن خواتان لەگەڵ بچاو من بێشێ دایمە گریانەیە تو چاوت نەیشێ تو چاوت نەیشێ عەلی بەکەیفەنە بچاو من بێشێ کەس ناجێ حەیفەنە بچاو من بێشێ کەس ناجێ حەیفەنە